طبعا خوشکە پرسیاری ئەوە کاڵێ زۆر جا من کێشەم لەگەڵ خێزانەکەمە ئەبێ لەبەر ئەوەی من بۆ پێداویستی خۆم لەگەڵ ماڵی دایکمە ئەچمە دەرەوە ئەویش ئەڵێ پرس بە من کە. طبعا ئافرەتی عاقڵ و ژیر لە هەر چوونە دەرەوەیەکە، ئیتر لەگەڵ ماڵی باوکیا بێت، لەگەڵ ماڵی خەسوویە بێت، لەگەڵ خوشکەکانیا بێت، پرس بە پیاوەکەی خۆیەکات. ئەوەلەن ئەمە لە ڕووی شەرعەوە بابەتێکی یەکلا کراوەیە لە شەرعە ئەبێ ژن پرس بە پیاوەکەی کات. ئەمە لەبەر چییە؟ لەبەر ئەوە ئەم ماڵەت تێک نەچێ، لەبەر ئەوە ئەم پیاوە دووڕۆشت دڵ دێ پیس نەکە، لەبەر ئەوە ئەم ئافرەتە تووشی هیچ گرفتێک نەبێت، هیچ کەسێک نەتوانێت بەم ژنە بڵێ بەری چاوت کلی پێوەیە. بۆیە زۆر جار کە تۆ بەبێ پرسی پیاوەکەت کە ئەڕۆیت ئەو دێتەوە سێرەکات تۆ لە ماڵ نیت. باشە ئەم کەسە چەند شتێ دێ بە خەیاڵێ، ئەم پیاوە هەستەکە ئەم ژنە هیچ حسابێ بۆم پیاوە ناکات. دووەم کۆمەڵێ داڵغی خراپ دێ بە مێشکێ. باشە بۆچی پرسی پێم نەکردووە؟ ئەگەر نیەتی خراپ نەبووە کە تەلەفۆنت بۆکە ئەڵی لەگەڵ دایکمە ئەڵێ باشە بۆ بە منت نەوتوی، ئەڵێ باشە من دایکمە چ پێویستەکە پێت بڵم، ئەڵێ دەی باشە من حەزمە کرد بە من بڵێیت، کەواتە لە هەموو شتێکە ڕابێش بە پیاوەکانی خۆتان کەن بۆ ئەوەی ماڵتان لێت یەک نەچێ و لە ڕووی شەرعیشەوە ئاگاتان لێ بێت. لە ڕووی شەرعیشەوە ئافرەت بەبێ پرسی پیاوەکەی بۆی نییە بچێتە دەرەوە، ئەبێ پرس بە پیاوەکەی کە. ئەمە کۆی لەبوون نییە. ئیسا کۆمەڵێ ژن لێمان پێیا بێ ئەڵێ ئەمە کۆیلایەتی، ئەمە کۆیلایەتی نییە، ئەمە تۆ هاوبەشی ژیانی لەگەڵ ئەم پیاوەیە، 50 بە 50 بەشت کردووە. ئەم پیاوە کوڕی دەرەوەیە، باشە پیاوی دەرەوەیە، ئەڕوا کەسابەت ئەکات، ئیتر یان مۆزەفە یان لە شوێنێکا کرێکارە یان دوکاندارە یان بۆحاصل شتێک هەرەکان لە دەرەوە. باشە دێت بۆ خزمەتکردنی تۆ دێ ئەم نیشان ناکات، خۆی ماندووەکە بۆ ئەوەی تۆ بێ جلو بەرگ نەبیت، تۆ بێ حاڵ و ماڵ نەبیت. ئەی تۆش کە حسابی بۆ نەکەیت ئەمەش بۆ خۆی خراپە. بۆیە لەبەر ئەوەی پیاوەکەت شتێک لە دڵیا دروست نەبێت و مەیلی بۆ شوێنێکی تر نەڕوات، مەیلی چۆن بڵێ داڵغی خراپ بە مێشکیانەیە، بەبێ پرسی پیاوەکەت مەڕۆ بۆ یەک شوێنێت. ئەو ژنانی کە پرس بە پیاوەکانیان ناکەن لە ژیانی هاوسەرگیریانە فەشەلیان هێناوە، ئەگەر فەشەلشیان نەهێنابێ ژیانیان پڕێتی لە دەنگە دەنگ و مشکلە.